با سپاسەوە هونەرمەند مەریوان زەنگەنە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکۆ لەگەڵمانەیە. کاک مەریوان سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا وەک دەستگای میدیای کورسات و دیسکی هونەری کورسات نیوز پیرۆزبایی بەدەستێنانی ئەم خەڵاتە لە ئێوەی بەڕێز و ئەندامانی تیپی شانۆیی کەرکووکەکەین. بەڵێ با من سەرەتا پرسم بیرۆکەی بەشداریکردنتان لەم فێستیڤاڵە چۆن بوو کاک مەریوان؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانتان. زۆر سپاس و پێزانینم بۆم کەناڵە جوانە کەناڵی کورسات و بە تایبەت بۆ نووسینگەی کەرکووک کە بەردەوام لە هەوڵی ئەوەیە خزمەتی هونەر و هونەرمەندان بکە لەم شارە. هەڵبەت ئێمە پاش ئەوەی لە تونس گەڕاینەوە و نمایشەکەمان باشترین نمایشی بەدەستهێنا، خەڵاتی باشترین نمایش، خەڵاتێکی زێڕین بوو. ئیتر بڕیارماندا کە لە ئەردەنیش بەشدار بین لەم فستیڤاڵە نێو دەوڵەتیە و نمایشەکەمان بە زمانی عەرەبی دیسانەوە برد، لەوێ پێشکەشمان کرد لە ئەردەن لە ئەمان. بەڵێ کاک مەریوان، فێستیڤاڵەکە چەند ڕۆژی خایان، چەندی بەشدار بوون، لە چەند وڵاتەوە چالاکیەکانیان هێنابوو یاخود بەرهەمە شانۆیەکانیان هێنابوو؟ بەڵێ ئەم فستیڤاڵە نێو دەوڵەتیە 5 ڕۆژ ئەخایەنەیە و بڵێن 5 ڕۆژی خایاند و 12 نمایشی تیا نمایش کرا لە وڵاتە عەرەبیەکانەوە و ئێمەش وەکو کوردستان بەشدار بووین لەو نمایشە. بەڵێ کاک مەریوان، جگە لە تیپی شانۆی کەرکووک هیچ گروپ یاخود تیپێکی شانۆی لە هەرێمی کوردستان یاخود عێراق بەگشتی بەشداریان لە فێستیڤاڵەکە کردبوو یاخود بەس بەرهەمەکەی ئێوە بوو؟ نه، هەڵبەت لە عێراقەوە تیپێکی شانۆی تر بانگەش کرا بوون، بەڵام نەیانتوانی ئامادە بن. تەنها لە عێراق و کوردستانیشەوە ئێمە بەشدار بوون لەو فستیڤاڵە و توانیمان بڕۆین بە هاوکاری کۆمەڵی خەڵک کە کۆمەڵی لایەن کە هاوکارمان بوون بۆی بچین ئێمە نمایش بکەین. لێرەوە زۆر سپاسی هەمویانەکەم، لەوانە بەڕێز زۆر بەڕێز کاک ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک ڕێبوار تاها پارێزگاری کەرکووک و کاک شاڵا و محەممەد لە پرسراوی نووسینگەی بەڕێز کاک قوبات تاڵەبانی و ناوەندی ڕێکخراوەکانی کەرکووک و هەروەها سندیکاکان و کۆمەڵی خەڵکی تر و هەڵبەت کەناڵە تەلەڤیزیۆنەکانی خۆشمان کە زۆر هاوکارمان بوونە بۆ ئێمە بەردەوام کار بکەین و بچین لە فستیڤاڵەکان ئامادە بین. بەڵێ ئێمە ژواک دیستی هونەری کورسان نیوز دەستخۆشیان لەکەین. کاک مەریوان، جگە لە خەڵاتی باشترین نمایش کە بۆ بەرهەمەکەی ئێوە بوو، چەند خەڵاتی تر لە فێستیڤاڵەکە بەخشرا بە تیپە بەشداربووەکان بە شێوەیەکی گشتی؟ هەڵبەت وەکو نەریتێ بەردەوام خەڵاتی باشترین دەرهێنان هەیە، خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ هەیە، باشترین ئەکتەری خانم هەیە، باشترین دیکۆر هەیە، باشترین مۆزیک هەیە، باشترین سینۆگرافیا هەیە. ئیتر ئەم خەڵاتانە دابەش ئەکرێ بە پێی ئەوەی ئەو لیژنەیە کە ئەبینن ئەم نمایشانە کە شایستەن بۆ ئەو خەڵاتانە دابەشەکەن بە سەریانە. باشە کاک مەریوان، کاردانەوەی بەشداربووان چۆن بوو سەبارەت بە نمایشی شانۆی نوکتەچی؟ هونەرمەندان، تیپە بەشداربووەکانی تر؟ لە ڕاستیە ئەم شانۆگەریە کە ئێمە سەرەتا بە کوردی پێشکەشمان کرد لە کەرکووک و لە سلەیمانی و لە دەربەنی خان و دواتریش بە زمانی عەرەبی لە کەرکووک و لە تونس و لە ئەردەنیش ئەم جارە پێشکەشمان کرد. بەردەوام ڕەخنەگران لەسەر ئەم نمایشە نووسیوانەتەوە، یان ڕەنگە تا ئێستا نزیکەی 10 ڕەخنەگری بەناوبانگ لەسەر نمایشەکەیان نووسی بێتەوە و بابەتیان داگرت بێ لەسەر نمایشەکە. خۆشبەختانە زۆربەی ئەو ڕەخنەگرانەی یا ئەتوان بڵێم هەمویان کە کارەکەیان بینیوە یاخود بە ڤیدیۆ بینیویانە یا لە فستیڤاڵەکان بینیویانە، کارەکەیان بەدڵ بووە و بەردەوام هەوڵیان داوە شیتاڵکاریەکی زۆر زانستیانە بۆ کارەکە بکەن و بۆ ئەوەی ئەم کارە زیاتر بەرەو پێش بچێ. من هیوادارم ڕەخنەگرانی خۆشمان لە کەرکووک بتوانن بۆ هەموو نمایشە شانۆیەکان ڕەخنەیان هەبێ و خوێندنەوەی ڕەخنە ئامێزیان هەبێت. باشە کاک مەریوان، ئەوەی لەوێش کاردانەوەی ببوورە، لەوێش کاردانەوەیکی زۆر باشی هەبوو لەبەرەوەی ئەو نمایشەی ئێمە لەو فستیڤاڵە بە تایبەت لە فستیڤاڵی عەمان
ئەو نمایشەی ئێمە ستایلێکی زۆر تایبەتی هەبوو بۆ خۆی و لەبەرەوە ڕنگدانەوەیکی جیاوازی هەبوو لە ڕووی فۆرم و لە ڕووی دروستکردنی ئەو سینۆگرافیایی کە ئێمە دروستمان کردبوو و تەنانەت لە ڕووی نواندنیشەوە جۆری نواندنەکە جیاواز بوو لەوەی کە ئەوان بەردەوام ڕەنگە بینی بێتیان بۆیە ئەم جیاوازیە وای کرد کە ئەوان سەرسان بن بە نمایشەکە. بەڵێ جا کاک مەریوان ئەگەر کاتما دواتر من لە ڕووی فۆرم و لە ڕووی شێوازی دوانەوە ئەمێ گفتوگویەکی کورتە لەگەڵ بکەم هەرچەنە کاتم کەمە بەڵام ئەوەی کە ئێستا جێی دڵخۆشیە لە کەرکووک جموجۆڵێکی شانۆی زۆر هەیە ڕەوشی شانۆ ڕەوشی هونەر کللتور بەگشتی جێی دڵخۆشیە ئەمە هۆکارەکەی چییە؟ کارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئێستا ئەوەی من سەرنجماوە لە ماوەیە کە جگە لە بەرهەمەکەی ئێوە بەرهەمێکی تریش بەشداری فێستیڤالەکانی دەرەوەی کردووە ئەمە بە بۆچوونی تۆ بۆ چیە گەڕێتەوە ئەم چالاکی و ئێنەرجیە فراوانی کە لە شاری کەرکووکە هەیە؟ لە ڕاستی کەرکووک ئەگەر بێنە سەر مێژووی شانۆی کەرکووک ئەبینێ ئەمە لە ساڵەکانی هەفتایە زۆر پێشکەوتوو بوو زۆر نمایشی جیاواز و تیپ و گروپی جیاوازی تێبوو نمایشیانە کرد تەنانەت درامای تیا ئیش کراوە و تەلەڤیزیۆنی تەلەڤیزۆن لێرە دواتریش بوونی پەیمانگەی هونەر جوانەکان لە کەرکووک ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو لەوەی کە کۆمەڵێ گەنجی شانۆکاری نوێ دروست بن کۆمەڵێ تیپ و گروپی تازە دروست بن و بە ئاراستەیەکی نوێ کار بکەن و بتوان بەردەوام بن و بەشدار بن لە شوێنە جیاوازەکان. هەڵبەت ئێمە لێرە لە کەرکووک ڕاستە کۆمەڵێ گرفتمان هەیە هۆڵمان کەمە بەڵام خۆشبەختانە هەوڵ ئەدرێەوە و ئیش ئەکرێ بۆەوەی هۆڵی نوێ دروستکە لە شاری کەرکووک بە تایبەت پارێزگاری کەرکووک دەستخۆشی لێکەم لێرەوە کە ئێستا ئەو بەنیازن شانۆیەکی ڕۆمانی کراوە دروستکەن لە شاری کەرکووک پرۆژەکە ئێستا بەردەوام ئیشتی تیاکرێ و هەروەها سینەما و گەلەرێکیش دروستەکرێت شاری کەرکووک و هیوادارم هۆڵی نمایشی شانۆیش دروست کرێ بە ستەنداردێکی عالەمی. ئەمە جێی دڵخۆشیە کاک مەریوان. کاک مەریوان من دوا پرسیارە لێکم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بوو بەرە لەبەرەوەی کاتم نەماوە دڵسۆزی و خەمخۆری دەستگای میدیایی کورسات بۆ هونەر و کللتور بەگشتی چۆن هەڵەسەنجێنی هەروەها ئەوەی ئێمە زانیومانەکە بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورساتیش خەڵاتێکی ڕێزلێنانی لە فێستیڤالەکە وەرگرتووە ئەگەر بە کورتی بۆمان باسکەی. من لێرەوە پیرۆزبایی لە کورساتەکەم و لە نووسینگەی کەرکووکەکەم بە تایبەت لەبەرەوەی ئەو لەگەڵ ئێمەیە زۆر بەردەوام لە کار و چالاکیە بەردەوام لەگەڵمانە لەوێ کۆمەڵێ لە کەناڵە جیهانیەکان یاخود ئەوانەی کە بەرچاون و بەردەوام ڕۆڵی تایبەتیان هەیە لە ڕۆماڵکردنی فستیڤالەکان و نمایشە شانۆیەکان و کارە هونەریەکان ڕێزێنانیان بۆ کرا لەوانەش ناوی کورسات هات و کەناڵی میدیایی کورسات هات و ڕێزێنانێکی بۆ کرا و من ڕێزێنانەکەم لێەوە هێنایە و گەیاندم بە نووسینگەی کەرکووک پیرۆزباییتان لێکەم و دەستخۆشیتان لێکەم بە هیوای بەردەوام بوونتان و هیوای ئەوەی زیاتر کاری هونەری جوان بەیەکەوە ئەنجام بدەین. بەڵێ هونەرمەندی شانۆکار مەریوان زەنگەنە سوپاس ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵ ما بن سەرکەوتوو بن وەک هەمیشە.